هەرێمی کوردستان خۆی بۆ دۆخێکی نوێ ئامادە دەکات. گوتەبێژی وەزارەتی دارایی دەڵێت کێشە تەکنیکیەکانی موچەمان چارەسەر کردووە. هاوردەکردنی فاسۆلیای تەڕ لە سلێمانی قەدەغەکرا. سڵاو سمەیەم گرنگترین سێ هەواڵی ئەمڕۆتان پێشکەشەکە. دۆخی نوێی سووریا بۆتە هۆی ئەوەی هەرێمی کوردستانیش بە وشیاری زیاترەوە لەگەڵ ڕەوتی ڕووداوەکان هەنگاو هەڵبگرێت. هەر لەم پەیوەندیەدا و ئەمڕۆ پێنجشەممە 12 کانونی یەکەمی 2024 نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری بەرگری ئەڵمانیا و سوپاسسالاری بەریتانیا کۆبەوە و تاوتوێی دۆخی نوێی سووریا، عێراق، هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان کرد. نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پێشوازی لە بۆریس پیستۆریێز وەزیری بەرگری ئەڵمانیا کردو. لە کۆبوونەوەیەکدا بە ئامادەبوونی وەزیری پێشمەرگە، سوپاسسالاری پێشمەرگە، باڵیۆزی ئەڵمانیا لە عێراق و نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەڵمانیا تاوتوێی دۆخی سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان کرد. هاوکات سەرۆکی هەرێم لەگەڵ ئەدمیرال سەر ئەنتۆنی ڕاداکن، سوپاسسالاری بەریتانیا و شاندەکی باڵای سەربازی و دیپلۆماسی یاوەری کۆبەوە. سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەمبارەیەوە ڕایگەیاند لە کۆبوونەوەکاندا دوایین پێشهاتەکانی سووریا، کاریگەری و لێکەوتەکانی لەسەر ئەرک و چالاکی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی هێزە مەترسیدارەکان و دۆخی گشتی کوردستان و عێراق تاوتوێکران. کێشە و گرفتی تەکنیکی یەکێک لەو بیانوە هەمیشەییانەی بەغدایە بۆ نەناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستانیش لەسەر گرفتە تەکنیکیەکان دەڵێت چارەسەری گرفتەکان کراوە، بەڵام بەغدا بەردەوامە لە دووبارەکردنەوەی ئەو گرفتانە. سەری ساڵ نزیکە و موچەی 3 مانگی فەرمانبەرانی هەرێم تا ئێستا لەلایەن بەغداوە نەنێردراوە. بە تایبەتی لە ئێستادا موچەی مانگی 10 فەرمانبەران بۆتە کێشەیەکی جددی لەسەر ژیان و گوزەرانی موچەخۆر و فەرمانبەرانی هەرێم. لا پەیوەندی لەگەڵ کێشە تەکنیکیەکانی موچەدا سەر لە بەیانی ئەمڕۆ و پێنجشەممە هونەر جەمال گوتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. پەیوەندیەکی زۆر باشمان لەگەڵ وەزیری دارایی عێراق هەیە. بەردەوام تیمەکانمان لەگەڵ وەزارەتی دارایی عێراق لا پەیوەندیدان و لەسەر هێڵن. گوتەبێژی وەزارەتی دارایی و ئابووری ڕاشیگەیان مانگانە چەندین جار تیمە تەکنیکیەکانمان دەچنە بەغدا و توانیویەتی زۆرینەی کێشە تەکنیکیەکان چارە بکات. ئێستا هیچ بیانوەیەک بەدەست وەزارەتی دارایی عێراقەوە نەماوە تاوەکو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ببڕێت و خەرجی نەکات. لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا جۆرێک فاسۆلیای تەڕ هاوردەی بازاڕی سلێمانی کرابوو، گومان لەسەرەوە هەبوو کە ئەو جۆرە فاسۆلیایە ژەهراوی بێت. بەم بۆنەوە بەشێکی بەرچاو لە دوکانداران و خەڵکی سلێمانی داوایان لەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت کرد کە بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەن. هەر لەم پەیوەندیەدا ئەمڕۆ پێنجشەممە 12 کانونی یەکەمی 2024 ئەلوەی سلێمانی هاوردەکردنی فاسۆلیای تەڕی قەدەغە کرد. ئەلوەی سلێمانی هۆکاری قەدەغەکردنی فاسۆلیای تەڕی بۆ ئەوە گەڕاندۆتەوە کە ئەو فاسۆلیایە لە بەشی خوار و ناوەڕاستی عێراق و ئێرانەوە هاوردەکراوە و ڕێژەیەکی زۆری نیتراتی تێدایە و ژەهراوی بووە. لە تاقیگەیەکی کۆنتڕۆڵی خۆراک لە سلێمانی زیاتر لە 85 تەن فاسۆلیای تەڕ لە پشکنین دەرنەچووە، بەو هۆیەوە کە ڕێژەی نیتراتی ئەو فاسۆلیاتەڕە زیاتر لە 2000 بووە. شارەزایانی تەندروستی دەڵێن ڕێژەی ستاندارد و ڕێگە پێدراو بۆ فاسۆلیای تەڕ دەبێ زیاتر لە 35 نەبێت، بەڵام ئەو فاسۆلیاتەڕەی هاوردەکرا بوو ڕێژەی نیتراتەکەی زیاتر لە 2000 بووە. کۆنتڕۆڵی خۆراکی سلێمانی ڕایگەاندووە ئەو فاسۆلیایە مەترسیەکی زۆری لەگەڵ بووە کە کاریگەریەکانی لە داهاتوودا دەردەکەوێت و لەوانەش ئەگەری هەیە نەخۆشی شێرپەنجە لە هاوڵاتیاندا دروست بکات. سێ هەواڵم پێشکەشکردن، هەر شاد بن.